بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 215. لاپەڕە 215 ئێرە بخینمەوە بزانم چ نووسرایە دەربارەی بابەتی باج. باج واتە لە کاتی شتکڕین هەندێک لە نرخی شتەکە باجە کە باجەکە دەدرێتە دام و دەستگای دەوڵەت. ئەوانیش باجەکەی چ لێ دەکەن؟ دەیگەڕێنەوە بۆ گەل لە ڕێی بۆ وێنە دروستکردنی نەخۆشخانە، خوێندنگە، ڕێگا و بان، ئەو شتانە کە دیسان خەرجی دەکەنەوە. زۆربەی وڵاتانی جیهان باج دەدەن خەڵکەکە بێگومان لەسەر ئەو شتانەی کە دەیکڕن. باج ئەژمێر دەکرێت وەک ڕێژەی سەدی لەسەر نرخی کەلوپەل. بۆ ئەوەی بڕی باجەکە ببینینەوە، نرخی کەلوپەلەکە جارانی ڕێژەی باجەکەی دەکەین. باجەکەش هەر جارەی ڕەنگە جودابی لە کەلوپەلێک بۆ کەلوپەلێکی تریان لە شتێک لۆ شتێک. واتە باج لەسەر خواردن کەمترە هەتا لەسەر شتی دیکە. ئێستا ئەو ڕاهێنانە نەوزاد چوچی کرد، مێزێکی کڕی، مێز بۆ یاری تۆپی سەرمێز. تۆپی سەرمێزیش ئەو تۆپە لێرە ئەو جۆرە یاریە، پینگ پۆنگیشی پێ دەڵێن، تێنیسی سەرمێزیشی پێ دەڵێن، تۆپی سەرمێزیشی پێ دەڵێن. نەوزاد چوو ئەو مێزەی کڕی، نرخەکەی 119,000 دینار بوو. نەوزاد دەبی ئەو پارەی هەمووی نرخی مێزەکەی ئەو پارەی هەمووی بدا. لەو پارەی ڕێژەی باجەکە 5%، واتە هەر لە 100 دینار 5 دینار دەچیتە لای دام و دەستگای دەوڵەت. ئەوجا ئایا ئەو پارەی هەمووی چەندە؟ باجی ئەو مێزە چەندە؟ لێرە نووسرایە بخەمڵێنە، واتە بە نزیکەی چەندە؟ 5%. نووسرایە ئەگەر 10% بووە، ئەگەر ئێرەش ئەو پارەیە لە جیاتی 119 120 بووە، واتە ئەگەر 120,000 دینار بە 1 2 3 10%یش بە تەنیا 1 سفری لا دەبین. باجەکە دەیکردە چەند؟ 120,000 باجەکە دەکاتە 12,000 دینار. بەڵام 10% نییە، کەمترە، 5%، واتە دەبی بکاتە بە نزیکەی 60,000 دینار. 12,000 ببوور، 12,000 دابەش 2 دەکا بە نزیکەی 6,000 دینار. ئەوە بە خەمڵاندن باجەکەمان زانی. ئەگەر بمانەوێت 100% چەندە؟ 119,000 دینارەکەی دەینم جارانی 5% دەکەم. 5%یش دەتوانم ئەوها بنووسم، دەتوانم بە شێوەیەکی تکەش ئەوها بینووسم. لێرە بزانم 119,000 دابەشی ئەوها 119، ئەوەش 1000 جارانی بکەم لەگەڵ 5%. ئەو 2 سفڕی ئێرە دەڕۆن لەگەڵ 2 سفڕی ئێرە. چەند سفر مایەوە؟ 1 سفر. 5 جاران 9 45، 5 جاران 1 5، 4ش 9، 5 جاران 1 5. کەواتە باجەکە چەندە بە تەواوی؟ 5,950 دینارە. بەو جۆرەش دەتوانم بە جۆری کتێبەکەش دەتوانم ژمارەکەی بکەمە ژمارەی دەی، ئەو جارانی
بەڵام ئەوە هەست دەکەم ڕەنگە هەڵەی بکەم لە کاتی دانانی فاریزە باشتر وایە 5% هەر ئەوها بنووسمەوە. ئەوە ڕای منە، 2 سفرەکان دەڕۆن لەگەڵ 2 سفری ئێرە تەنیا دەمینێتەوە 5 جارانی ئەو ژمارەی بکەم، ئەو ژمارەیەم بەدەستێ. دینار ئەوە باجەکەیە، واتە لە 119,000 دینار 5,950 دینار دەچیتە لای دام و دەستگای دەوڵەت کە پێی دەڵێن باج. کەواتە ئەو باجێک کە نەوزاد داویەتی دەکاتە ئەوەندە دیناریان نزیکەی. ئەگەر بە خەمڵاندن بی 6,000 دینار. دەتوانیت تێچووی گشتی هەر کەلوپەلێک ئەژمێر بکەیت کە بریتیە لەو تێچووەی کە باجەکە و نرخەکە لە خۆ دەگرێت. ئێستا تەواو بووین لە باجەکەمان دیتەوە. ئێستا باسی ڕاهێنانی چار. خێزانەک ناو ماڵی ژوورێکیان بە 4,250,000 دینار کڕی. 4,250,000. ڕێژەی باجەکەش 7% بوو. تۆزێک زیاتر بوو، لێرە 5% بوو، لێرە 7%. ئایا تێچووی گشتی ناو ماڵەکە چەندە؟ باجەکە ڕێی یەکەم باجەکە ببینەوە بدۆزەوە، پاشان کۆی بکەوە لەگەڵ نرخەکەی. واتە 4,250 جارانی 7% دەکەم، کە جارانی 7% دەکەم دەکاتە 297.5. ئەوە باجەکەیە. تێچووی گشتەکەی 4,250 لەگەڵ بازەکەی دەکاتە، واتە لێرە ئەو نرخە بەبێ باج مەبەستیان ئەو هەیە، بەبێ هێشتان جارێ باجەکە نیە، تەنیا نرخی ناوماڵەکەیە، بە باجەکەەوە بزانین دەکات چەند. 4,250 کۆی دەکەینەوە لەگەڵ 297 دەکاتە 4,547 بێگومان 1000 دینار. تێچووی گشتی ماڵەکە ئەوەندەیە، واتە ئەگەر هەمووی بنووسین دەکات 4,547,500. ئەوە دەبی دابڕینی لێرە ئەمن دروستکەم، دابڕینی یەکان 500، دابڕینی هەزاران و دابڕینی ملیۆنان، کەواتە ئەو کەس کە 4 ملیۆن، ئەو زەردە 547,000، سۆرەکەش 500 دینار. هەموو تێچووەکە ئەوەندەیە. ڕێی دووەم چییە؟ ئەو ڕێی یەکەم بوو. ڕێی دووەم هەموو 100، واتە ئەگەر شتێک بە 100 دیناری بکڕی دەبی 7 دیناریش زیاد بدەی، دەبیتە 107 دینار. 107 دینار 107 دینار کو دەنووسین؟ دەتوانین دابەشی 100 بکەین بنووسین 1.07. ئەوجا 1.07ەکەی بچین یەکسەر جارانی 4,250 بکەین، ئەوەندە دەردەچی دەبی بنووسین لە تەنیشتی 1000 دینار، بێگومان نەک تەنیا دینار، 4,547,500 دینار. ئەوەش ڕێیەکی دیکەیە لۆ دیتنەوەی هەموو تێچووەکە، چونکە ئێرە ئەوە نرخەکەی بەبێ باجەکەشی دێتە سەرێ، لە هەر 100 کڕۆن 7 کڕۆن دێتە سەرێ، لەبەر هەندێک نووسرایە هەر 100 کڕۆنەک دەبیتە 107 کڕۆن. ئەدی ئەگەرە من کڕۆن دینار ببورن، ئەدی ئەگەرە من 4,250,000 نرخەکە بی چەندی دێتە سەرێ، جارانی ئەو ژمارەی دەکەین. ئەوە بۆ دروستکردن، بۆ دیتنەوەی نرخی کەلوپەل لەگەڵ باج بە باجەوە. ئێستا بێمەلای بیر بکەوە گفتوگۆ بکە. دەرێ کوو داشکانی 25% سەر پاڵتۆیەک دەخەمڵێنی ئەگەر نرخی پاڵتۆیەکە
96,500 دینار بی. چونکە داشکانەکە 25 لە سەدا واتە چارێگە چی ئەو ژمارەی دەڕوا کەم دەبیتەوە. چارێگە چی چەندە واتە ئەمن ئەو ژمارەی بینم بە خەمڵاندن گریمان ئەوە چەندە؟ گریمان ئەوە 100,000 ئەو ژمارەی خەمڵاندن 100,000. چارێگەکی 100,000 چییە؟ 25,000 واتە 25,000 دەڕوا چەند دەمینێتەوە؟ نزیکەی 75,000 دینار دەمینێتەوە پاشی داشکان. 75,000 دینار ئەوە خەمڵاندنەکەیە. پرسیاری دوو، ڕوون بکەوە چۆن نرخی بنەڕەتی کەلوپەلک ئەژمێر دەکەی کە داشکان لە نرخەکەی 50% بێ. چۆن نرخی بنەڕەتی ئەگەر 50% بوو؟ ئەگەر نرخی کۆتایی زانی واتە ئەگەر شتێک بۆ وێنە بە ئێستا بە 120 دینار بی، ئەگەر ئێستا بە 120 دینار بی ئایا پێشتر بە چەند بووە؟ ئەگەر داشکانەکە لە 150 بی ئەمن چ دەکەم؟ ئەمن دوو ڕێژەی دروست دەکەم ئەوها لەولایە ئەگەر 100 دینار بی ئێستا بوویتە 50. ئەدیگەر ئێستا 60 بوویتە 100 بە چەندی بووە پێشترێ نرخەکە چەند بووە دەنووسم نە کو ئەو نەئەی دەبینمەوە ئەمن 60 نە دەکاتە ئەوها ئەو لێکدانی تیرەیی دەکا هەمیشە ئەوەی بەرامبەری نەئەکەیە لە خوارێ دەنووسرێ کەواتە 60 لەسەرێ 100یش لەسەرێ جارانی یەکتر دابەش 50. ئەو سفرە ئی 50 دەڕوا لەگەڵ سفری 60 کورتکردنەوە دابەش 5 لێرە دەکا 20 20 جاران 6 دەکا 120 شتەکە دیارە پێشترێ بە 120 دینار بووە کە ئێستا پاشی داشکانی 50% بوویتە 60 دینار. ئەوها دەتوانم ڕوونی بکەمەوە. بێمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. نرخی کۆتایی بدۆزەوە. نرخی بنەڕەتی هەیە و داشکانیش هەیە. ئەوەش زۆر ئاسانە. دیسان ئەمن دووسێ ڕێ هەیە. یەک لە ڕێیەکان کە زۆر ئاسانە ئەویش 80,000ەکەی دەینم ئەوها 1 2 3 جارانی داشکانەکە 25 لە سەدە جارانی 25 دابەش 100 دەکەم بە من ئەو ڕێ زۆر ئاسانە. ئەو دوو سفرەی لا دەبەم لەگەڵ دوو سفری لێرە چەند سفر دەمینێتەوە هەموم لابرد لێرە چەند سفر دەمینێتەوە 2 سفر دەمینێتەوە ئەو جا 8 جارانی 25 دەکەم 8 جاران 5 40 8 جاران 2 16 چاریش 20 کاتە دەکاتە چەند پاشی داشکان دەکاتە 20 داشکانەکە نەک پاشی داشکان نرخی کۆتایی ئەوە داشکانەکەیە 20,000 داشکانەکەیە بەخۆشی 80,000 کەواتە نرخی کۆتایی 60,000 چونکە 80,000 20,000 لێ کەمکەمەوە 80,000 کەم 20,000 دەکا 60,000. بەڵام ڕێیەکی تکەش هەیە ئێستا ئەویش ڕۆن دەکەمەوە کە یەکسەر نرخی کۆتاییم بەدەست دێ ئێستا ئەو ڕێژ ڕوون دەکەمەوە بە ئەوانە بتوانم ئەگەر ڕەشکەمەوە ئەگەر بتوانم ڕەشکەمەوە هەتا هەمان پرسیاری ئامادەکەم بە
زۆرە چی دیکە لێرە ئەمن چ دەکەم 2 ڕێژەی هاوتا دروست دەکەم دەڵێم هەر 100 چونکە 25 لە 100 ئێرەش نەبووە بزانم ئێرە بوو 25 لە 100 ئەوە داشکانەکەی بزانم ئێرەش نەبوو با دروستی کەم بەخۆم ئێستا گوتمان نرخی شتەکە بە چەندیە بە 80,000 پێشی داشکان 80,000 بە 80,000 دەمانەوێت نرخی کۆتایی ببینینەوە نازانین چەندە دەنووسین نە بەڵام ئەمن دەزانم ئەگەر نرخی شتەکە با 100 دینار بی چونکە 25 لێ دەڕوا ئێستا چەندە ئێستا 65 65 چونکە 65 لەگەڵ 25 دەکات چەند دەکە 75 ببورن 75 ئێستا 75 چونکە 75 و 25 دەکاتە 100 ئەگەر شتێک بە 100 دینار بی ئێستا بە 75 پاشی داشکانی 25 لە 100 ئەدی ئەگەر بە 80,000 بە ئێستا چەندە دوو ڕێژەی هاوتام دروست کرد ئەوها ڕێژەکان لێک دەدەم بە تیرەی پیتی یەکسان دەبی بە 75 جاران 80,000 دا بەش 100 ئەوجا ئەو دوو سفرە لەگەڵ ئەو دوو سفرەی ئێرە لا دەبەم پیتی یەکسان دەبی بە 8 جاران 5 40 دوو سفرشم بە خۆم هەبوو 8 جاران 7 56 57 58 59 60 کەواتە ئەو دوو سفرم بە خۆم هەبوو سفری چلەکەی لێرە دەنووسرێتەوە ئەو جا 60ش دەنووسرێتەوە واتە ئێستا ببور ئێستا ئەو شتەی بە 80,000 بوو نرخی بنچینەی ئێستا بە 60,000 چونکە داشکانەکە 25 لە 100 سەدەکەی دەینە 25 لێ دەردەکەم ژمارەکەی لێرە دەنووسم ئەو ڕێژەیە دروست دەکەم کە هاو ڕێژەیە یەکسەر وەڵامەکە دەرەچی با پرسیاری 4 ئەگەر کاڵایەک یان شتێک بە 550,000 دینار بوو داشکانەکەش دیسان 25 لە 100 بوو ئایا نرخی کۆتایی چەندە بە هەمان شێوە لێرە ئەمن 550,000 دەنووسم ئەوها ئەوجا 1000 دەکاتە 100 لە 100 نرخەکە 100 لە 100 ئەدی ئەگەر داشکانەکە 25 نرخەکە چی لێدێ دەبیتە 75 لێرە نرخی کۆتایی چی لێدێ نازانم دەنووسم نە ئێستا پیتی نە بە تەنێ دەبی بکاتە 75 جاران ئەو ژمارەیە دا بەش 100 75 جارانی دەکەم لەگەڵ 550,000 ئەو جەدا بەشی 100شی دەکەم ئەو دوو سفرەی سەدەکەی ڕۆیش لەگەڵ دوو سفری ئێرە پیتی یەکسانە بە دوو سفرانە دەینمە خوارێ 55 جارانی 75 دەکەم بە بژمێر هەتا کاتم زۆر نەگری یەکسان دەبی بە 4 1 2 5 4 1 2 5 ئێستا ئەمن ئەوە دابڕێنی یەکەکان ئەوەش دابڕێنی
هەزاران واتە ئێستا ئەو شتەیان ئەو کاڵایان ئەو کەلوپەلا بوویتە 412,000 دینار و 412,500 دینار لە بنەڕەتیشدا شتەکە بە 550,000 دیناری بوو. ئەو جارەی دیسان پرسیارەشکا پرسیاری 5 نرخی بنەڕەتی ئەگەر 960,000 دینار بوو داشکانەکەش دا لە سەد بوو. 960,000 دەنووسم 960 ئەوجە هەزار دەکاتە 100%. داشکانەکە چەندە؟ داشکانەکە دا لە سەداواتە ئەگەر شتەکە داشکانی دە لە سەدی بوواتە ئێستا ئەگەر بە 100 دیناری بوو ئێستا بە 90 دیناریە. ئەدی لێرە بە چەندیە؟ دیسان پیتین ئەوها دەکاتە 960,000 جاران 90 دابش 100. پیتین یەکسانە بە 960,000 جارانی 90 دابەشی 100. ئەو دوو سفرەی سەدەکەی دەڕۆن لەگەڵ دوو سفر لێرە کەواتە پیتین 2 سفر مایتەوە 3 سفر 1 2 3 1 لێرە 2 لێرە. ئەوجە ئێستا 9 جاران 6 54 9 جاران 9 81 و 5 86 کەواتە ئەو شتە ئێستا بە چەندە؟ بە 864,000 دینارە کە بە 960,000 دینار بوو پێشتر. دە لە سەد داشکانیش هەبوو. ئەو جارەی پرسیاری 6 ئەگەر شتێک بە 110,000 بوو داشکانەکە لێرە گەلک زۆرە بزانین دەکاتە چەند ئێستا بە چەندە؟ 110,000 دیسان دەینم دەنووسم 110,000 کە دەکاتە 100 داشکانەکە 75,000 بوو 75 لە 100 بوو کەواتە شتەکە ئێستا بە چەندە؟ بە 25. ئەگەر بە 100 بوو بی ئێستا بە 25. ئەدێگەر بە 110,000 بی ئێستا بە چەندیە؟ پیتین نازانم. پیتین یەکسان دەبی بە ئەوها 25 جارانی 110,000 دەکەم 1 2 3 دابەشی 100 دەکەم. ئەوجا ئێستا ئەو دوو سفرەی سەدی بڕۆن لەگەڵ ئەو دوو سفرەی پیتین یەکسان دەبی بە دوو سفرەکەی دەینوە خوارێ 11 جاران 25 بە بژمێر چا دەکەم. دەکاتە 275 واتە زۆر کەم دەبیتەوە لە 110,000 دەبیتە 27,500 دینار نرخی کۆتایی. ئەو های لێهات داشکانەکان هەندێک جار زۆرن زۆر داشکانە هەندێک جاریش کەمترە. ئێستا بێمە لای پرسیاری 7 ئەو جارەی نرخی کۆتایی نرخی بنەڕەتی ببینەوە ئەگەر نرخی کۆتاییەکەم زانی داشکانەکەشم زانی. نرخی کۆتایی و داشکانەکەشم زانی. واتە ئەمە چ بکەم باشە؟ نرخی کۆتایی چەند بوو لێرە؟ نرخی کۆتاییەکەی 80,000 دینارە. نرخی کۆتایی 80,000 دینارە داشکانەکەش چەندە؟ لە سەدا؟ لە 120. لە 120 واتە بازارێ ئەگەر شتێک بە 100 دیناری بوو
لە 120 دێتە خوارێ ئێستا بە 80 دینارە. ئەدی ئەو شتێک کە ئێستا بە 80,000 دینارە پێشترێ بە چەند بووە؟ دەتوانم بنووسم پاشان لێرە یەکسان لێرانەش ڕێژە چی دروست بکەم. بێگومان هیچ فەرقی نییە ئەگەر ئەو 80 و ئەو 100 لەسەرەوە بن یان لە ژێرە و لە خوارێ بن، هەمان ڕێژەیە. ئێستا ئەمن پیتی نەم دەوێ ببینمەوە ئەو دوو ژمارەیە جاران یەک دابەشی ئەو ژمارەیە، واتە پیتی نە یەکسانە بە 100 جاران 80,000 دابەش 80. ئێستا ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی بزانم دەڕوایان نەڕوا نای ببورن، ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی 8ەکەش دەتوانم کورت کەمەوە هەردوو لای سەرە و ژێرە دابەشی 8 بکەم. 8 دابەش 8 8,000 دابەش 8 دەکا 1000. ئەو جە هەزاری جارانی 100 بکەم پیتی یەکسان دەبی بە 100,000 100,000 واتە ئەو کاڵایان ئەو شتە پێشتر بە 100,000 بووە ئێستا بوویتە 80,000 چونکە لە هەر 100 20,000 هاتیتە خوارێ. دەبی بنووسم دینار لێرە. ئەو ڕێیە. بزانم پرسیارەکەی دیچیە؟ ئەدی ئەگەر شتێک نرخی کۆتاییەکەی 150,000 بی و داشکانەکەش 40% بی، ئەوەی کوچاکەم. با داشکانەکەی زوو بنووسم. ئەگەر شتێک بە 100 دیناری بواە ئێستا بە 60 چونکە لە 140 داشکانە. ئێستا ئەدی ئەگەر ئێستا شتەکە بە 150,000 بی پێشترێ بە چەندی بووە نازانم ئەو پیتینە ئەی هەتا ببینمەوە 100 جاران 150,000 دابەش 60 پیتینە یەکسانە بە 100 جاران 1 2 3 150,000 دابەش 60. ئێستا ئەمن ئەو سفرەی لەگەڵ ئەو سفرەی با بڕوە چەند سفر دەمینێتەوە بیان ژمێرم 4 لێرە یەک لێرە 5 1 2 3 4 5 ئەو جا بازاری سفرەکان نەنووسم بازارێ کورتکردنەوەکەی بکەم. 6 دابەشی 3 کەم دەکا 2 15 دابەشی 3 کەم دەکا 5 1 2 3 ئەو 2 10 دابەشی 2 بکەم دەکا 5. ئێستا چەند سفر مایەوە؟ 4 سفر مایەوە 1 2 3 4 5 جاران 5 دەکا 25 کەواتە شتەکە پێشترێ بە 250,000 دیناری بووە کە تەماشایکەین 250,000 دینار ئێستا بە 150,000 دینارە چونکە داشکانەکە زۆرە 40%. ئەوها دەتوانین بەهۆی هاوکێشە و ڕێژەی هاوتا نرخی بزانین باج چەندە داشکان چەنداوە نرخی بنەڕەتی و نرخی کۆتاییش چەندە. نرخی کۆتایی واتە پاشی داشکان، نرخی بنەڕەتی واتە پێش ئەوەی شتەکە هەرزان بکرێ و پێش ئەوەی نرخەکە دابشکێ. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە و هیوادارم سوودی هەبی ئەو وانەیە و چاو بپۆشن لە هەڵە و کەم و کورتیەکان هەتا وانەی داهاتووش هەر بژین.